كاك عبد القادر فن براشينك. بلى بلى كعب القادر. ماما سجان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. كعب القادر جان. ماما سجان سن ملاحظيكم حزكم برزق بلمو وكو ماما ساقي محترم. زور برز محترمي تشاوكم جملته فن. ما قرباني. والله ماما سا من لعربتها لقى راسكي قليل لماما سا هي لعربتها دو سال الريق من لم عربتها لمزوتي اوان يجمان كبير. اما مساح حركات من برايم او مزوتا يعني كيكي فيها تربى حرف هو كاريا بوايا مش نمزاني مسألة كتير دو سال الريق من بابته لسر من هذا جو حر يعني إهانية كذب براسكي في الآخر كي وان جاءته وتم أبيبرم يا شكات اللي يقول لا أساجا بدما ما مساني عيني يا شهر سرقي بوبت ما أما مسا وادي لمني هنا لكن لو تارى باسي ذكردي كتشاي بتودك ولا لو تارى باسي ذكردي لكن شوينا قال حتى لو تارى جا باسي كذوم حتى لنا خلق كباسي كذوم يعني بعلاني باسي كذوم من جيش خطاكم تقوم ما شكنا بتشتكوا شكنا وتبين بلا فلان شتي غلطي هي تامن كذا أجد لمنا موجود ويا بمتابعة ما مسا من تعال يبدو لبرزكم بس أو يعني وكو شيء إهانية كذا يتمنى مثلا كذي سواء بهذا الرزق وتمشكاتي ليكم إذا آية أما مسا حالي حاضر للاي من ما آية من إذا بيخما بابتي وكاتني عذابكم يا بيخما روز قيامة كابتني روز قيامة خوي تبارك الله خوي إخاط يبتني توا. بله والله ما كنت بسعرك بروني جيش كاك عبد القادر جان بله. ما كبار سجى أو سودا ما شكل. سعود ما زخم كاك عبد القادر جان خاي قدر سلامتان كاك خاي قدر تعمل بس بارز إخوان قبل ذاكم. كاك عبد القادر ضله لعربت قليم لما مستعيش مزقود وكي استعلي وينما ما دام لوينما وإن شاء الله هادرني أزاك قردن أزاي كوملش صفاتي باشي هي. كاتك كتوجرني أو كسا أزاركي كروجي أزاري داوي خودي صراحة دقيق يعني دبيري لنا كذا كل تازة قرن ما ذاك دوا إنجا باشان الإنسان دشته بالبارجة خوي وأمر زماني كي بسراتي بريو ما مستعني بريزي مزجود أبي وكو بيغمبر بن صلى الله عليه وسلم بيغمبري خاص صلى الله عليه وسلم كاتر رخني لكرداري كسيك هبويايا ديفرمو ما بال أقوام يفعلون كذا وكذا أو كسانك هن وادكن پنجه درێژ نەدەکرد پاڵتۆیەکی ڕەشی لە بەرایە کەشکەی لە پشتایە مێزەرەکەی ئاوایە و هەموو عالم دەزانێت فڵان کەسە دەبێت خۆ پارێزی بڵێ ئەگەر کەسانێک سیفاتێکی ئەویان تێدایە بە هەمومان تۆبە بکەین جا منی مامۆستای ئاینی بم یەکێک بێ لە بەڕێستان دەبێت ئاواش دەکەت تەعمیم بکەین یعنی ئەگەر سیفاتێکی خراپ بە تایبەتی لە شارۆچکەکاندا لە گوندەکاندا لە گەڕەکەکاندا کە خەڵک هەموو یەکتر دەناسێ مامۆستایانی بەڕێزی ئاینی کە هەرواژ بوون و دەبێ واژبن خۆ پارێزن لە دەستنیشانکردنی خەڵک لە دەستنیشانکردنی خەڵک ئەوە زۆر خراپە چونکە ئەو کەسە ئەگەر ئیشی مامۆستا چییە؟ ئیشی مامۆستای ئاینی ئەوەیە نەخۆشیەکانی ناو کۆمەلگا گوناهەکان دەستنیشان بکە بەڵام بە ڕوحی ئینتیقام نا بە ڕوحی تۆڵەساندنەوە نا بە ڕوحی ئەوەی کە هیدایەتی پێیە بۆ خەڵک سیفاتی پێغەمبەران سیفاتی پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم ئەوە بۆ ئێمە هیدایەتمان پێیە بۆ خەڵک ئێمە ڕقمان لە خەڵک نییە ئێمە دەڵێن ئەو کردەوەیەت خراپە کردەوەکەشت خراپە من ئابڕوو نابم من سترت دەکەم نەسیحەتت دەکەم ئامۆژگاری دەکەم لە مینبەری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیشی من ئەوەیە ئینشاءڵڵە تەوبە بکە بینی خۆت و خوا چاکە تۆ هەر برامی اینجا پێشتر ئەگەر کەسێک زانی مامۆستای ئاینی تێڕا دەبینی دوو بە دوو لەگەڵ یادانیشێ بڵێ فڵان کەس وەڵی هەندێک سیفات لە جەنابتا هەیە تۆ زۆر سیفاتی باشت هەیە ئەوەت هەیە ئەو مەردایەتی ئەو پیاوەتی ئەو ئیمانداریە ئەو نامدەیە ئەو دیوا خانداریەت ئەو چاکە خوازیەت بەڵام وەڵاهی ئەم سیفەتت خراپە ئەو پیاوە مەمنونیشت دەبێ بەس دوو بە دوو نەیەڵی ماڵ و منداڵی خۆشی پێ بزانێ هاوڕێیەکیش پێ بزانێت لە مەجلیسیشا باسی نەکەی بەڵام هەندێک مامۆستای ئاینی ئەوە لە ناو مزگەوتا چاوم لێتە لەناو مزگەوتا خەڵک ئاوری بۆ داتە وەڵای ئێمە زۆر جار باوەڕ کە ویستومە کاربەدەستانی حکومەت ڕەخنیان لێ بگرم کە سیرم کردو کاربەدەستێکی باڵا لە ناو مزگەوتەکەیا بووە وەڵای باسی حکومەتم نەکردو وتم کە دڵی کاربەدەستان خەڵک فەقیرە ئاوەڕ بۆ ئەو دەداتەوە ئەو خۆ فەقیرە و دز نییە و گەندەڵ نییە و هاتوتە ماڵی خوا والله دوو جمعێکەوە باسیکە هەر نایەتەوە بە ماڵی خوا یعنی زۆر جەمڕاعەتمان کردو وەڵی جار هەبوو خەڵکانیە فکر چەپی تێدا بوو لە مزگەوتە ویستمە باسی فکر چەپ و مارکسیەکان بکەم کە سەیری ئەوم کردو باسم نەکردو چکە هەموو خەڵک ئاوڕی بۆیە داتەوە بە ئاوڕی بۆیە داتەوە زان مامۆستا لەگەڵ دەوێتی ئەویش دڵی دەڕەنجێ تۆ لە جیاتی خەڵک بێنی بەرەو مزگەوت دەیتۆرێنی بەڵام کاکە عەبدولقادر تۆ عەرزم کردی بەخوا مامۆستایان یانیش هەر وەکو ئەو خەڵکە مرۆڤن و چاک و خراپیش دەنا هەموو چین و ژێکا دەبێ هەسانێک کەسانێکیشیان هێنان بەڕاستی زمان زبرن
زمانیان دەڵی شمشێرە لەسەر چێش خەڵکی فەقیر و هەژار کەسێک کە هاتە مزگەوت ڕووی کردوتە ماڵی خوا مامۆستای بەڕێزخۆ دیواخانی باوکرد نییە دیواخانی باوکی من نییە هاتوتە ماڵی خوا لەوانەیە ئەو گوناهبارە بەیانی تەوبە بکات زۆر لە منی مامۆستایانی ئاینی لە لای خوا گەورەتر بێ ئێمە بەس ڕێگەی ئیسلاح و تەوبەمان لەسەرە نەبێ بە زمانمان وەکو کاک عەبدولقادر دوای چەند ساڵیش گرەی دڵی هەر نەکرێتەوە و مامۆستای ئاینی هەر یەکەمان لە تەمەنی گەنجێتی دەڕەن بێ ئەو هەڵەیەمان بەسەرا تێپەڕی بێ خوا لە هەموو لایەکمان خۆش بێت تۆش گردنی ئازاکە ئینشاءڵڵا دڵ و دەرونی خۆتی پێوە ناڕەحەت مەکە خوش لە قیامەتە لە جیاتی ئەو گردن ئازایە خوا پاداشت دەداتەوە کە عەبدولقادر ڕەنجی تۆ بە خەسار ناڕوە دڵ ناڕەحەتیەکانت خوا قەرەبوت بۆ دەکاتەوە